تیمێکی هاوڕێیانە بڕیارماندا کە سەردانی کانیڕەش و گۆمی بەیەکۆ دیام بکەین کە بڵندترین گۆمە و هەم کانیڕەشش بڵندترین بەرزترین شەلالەیە لە کوردستان و لە عێراق. ئەوەی جێ دڵخۆشەوە دەبینی کە خەڵکەکی زۆر ڕوو لەو شوێنە دەکات بە تایبەت لە وەرزی هاویندا بۆ شاخانانیش حتمما لە وەرزی زستاندا شاخانان ڕووی تێ دەکەن بەڵام خۆشەکەی ئەوەیە کە لە وەرزی هاویندا لەو ئاوها فێنک و تەنانەت ساردا بەڵام بەداخەوە ئەم خەڵکەکە بە کۆڵە پشتێکی زۆر قورسەوە دێتە ئێرە گرنگی بەوە نادات دەبا هەر بە کۆڵە پشتێکی کەمێ سوکتتر بچێتەوە خوارەوە زبڵ و شتە پیسەکانی خۆی لەگەڵ خۆی بێتەوە خوارەوە بەداخەوە ئیمڕۆ چەند گروپێک لێرە بوون شەو لە کانیڕەش مابوونەوە زبڵێکی هێزگار زۆریان بەجێهێشتووە من لەوەیان هیچ کات گلەیی لە حکوومەت ناکەم لەبەرەوەی ئەو شوێنە هی ئێمەیە هی حکوومەتیش نییە ئەوەی کە ئێمە دڵمان خۆش دەکاتەوەیە کە دوورە بینەوە لە خەم و خەفەتی سیاسەت و حکوومەتیش بەڵام بەداخەوە کە خۆمان ڕێز لەو شوێنە ناگرین کە تایبەتە بە خۆمان و تەنانەت تایبەتە بۆی کە هەموو کەسە نەتوانێت ڕۆ لەو شوێنە بکات